بەڵێ بەرەزان بۆ گفتوگۆ سەبارەت بە مانگرتنی دادوەرانی گەرمیان و هۆکارەکانی لە ستودیۆکانمان لە شاری سلێمانی میوانداری بەڕێز دادوەر سیروان خەدر دادوەری مانگرتووی دادگای هەڵچوونەوەی گەرمیان کەرکووکمان کردووە. کاک سیروان سڵاوت لەبێ هۆکاری مانگرتنەکەتان چیە و کێشەکەتان بۆ کەی دەگەڕێتەوە؟ زۆر سوپاس دەستخۆشتان لە یەکەمەنای خۆی گەورە. بەڕاستی ئێوە لە کەناڵەکانەوە ئاگادارن خۆشتان لە ڕێگەی خۆشتانەوە کە ماوەی 3 ڕۆژە دادوەران و داواکاری گشتی بەشێک لە ئەندامانی داواکاری گشتی مانگرتمان ڕاگەیاندووە لە دادگاکانی خۆمان و هۆکارەکەش گەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئێمە وەکو ئەو دادوەرانە و برایانی داواکاری گشتی بە سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتیشەوە کۆمەڵێک سەرنج و تێبینیمان هەبووە لە سەر سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی کەرکووک و کەسی بەڕێز سەرۆکی دادگاکە و ئەوانەمان هەموو بەیەکەوە بە یادداشتێک پێشکەش بە ئەنجومەنی دادوەری کردووە کە مەرجەعی خۆمانە و کێشەکە دیارە پەیوەندی بە هەم خۆمانەوە هەبووە هەم داواکاری گشتی هەم کێشەی گشتی کە سوکار و خەڵکی ئەو دەڤەرەی خۆمان کە لە گەرمیانە. دیارە کە دوای ئەوەی ئێمە ئەو یادداشتەمان پێشکەش کرد خسیانە بەرنامەی ئەنجومەنەوە بە کۆی دەنگ بڕیارە لەسەردا بوو کە لێکۆڵینەوە لەسەر ئەو بابەتانە بکەن کە ئێمە لە یادداشتەکەدا باسمان کردووە کە خۆی لە 13 خاڵ دەبینێتەوە. دوای ماوەیەک بڕیار بوو کە بڕیار درا دیارە کە لیژنەیەک پێکبێنرێت بۆ لێکۆڵینەوە لەو خاڵانەی کە ئێمە پێشکەشمان کردووە کە هیچیان بە بەرژەوەندی گشتی خۆمان نین، هیچ یعنی بۆ بەرژەوەندی تایبەتی خۆمان نین ببورن، بەڵکو پەیوەندی بە بەرژەوەندی گشتی هەم دادگاکان هەم خەڵکەوە هەیە. بەڵام پاش ماوەیەک دەرکەوت کە لیژنە پێک نەهێنرابوو، بەڵکو دادوەرێکی بەڕێز کە سەرپەرشتیاری دادی سلێمانی بوو نردیان بۆ ناوچەی گەرمیان بۆ لێکۆڵینەوە لە ئەو بابەتانە. ئێمەش هەر هەمومان واتە هەر 5 دادوەرەکە و لەگەڵ ئەندامانی داواکاری گشتی لە بەردەمەوە بەڕێزە ئامادە بووین و لەسەر بابەتانە وەکو سکاڵاکار سوێندمان خواردووە هەر هەمومان و خاڵ بە خاڵی ئەوانەی کە لە یادداشتەکەدا باسکراوە ئێمە هەمووی ڕوونکردنەوەمان لەسەرداوە و هەرێکێک لە ئێمە زیاتر لە کاتژمێر و نیوێک کاتژمێرێک و 45 خولەک لەسەر بابەتانە قسەیان کردووە. بەڵام بەداخەوە دواتر کە راپۆرتەکە پێشکەش کرا ئێمە نازانین یعنی بەڕێز سەرپەرشتیاری دادوەری لە سلێمانی چۆن راپۆرتەکەی پێشکەش کردووە و چیتیا بەیان کردووە لە نەتیجەی تحقیقاتەکەی خۆی و دوایی ئێمە هەر وەکو بڵێ شتێکی زۆر سیر یاخود بە قودرەتی قادر ئێمە لە سکاڵاکارە بووین بە متهم و کۆمەڵێک ئیجراعات بەرامبەرمان کراوە. لەوانە مەسەرەن گواستنەوە هەندێکمان بۆ سلێمانیە و بۆ هەولێر و لەگەڵ پلەدا بەزاندن و ئەوەی کە لە بەیاننامەکەی ئەنجومەنی دادوەریە باسکراوە بەداخەوە هەمووی وەکو خۆی باز نەکراوە و هەروەها ئیحالەکردمان بۆ لیژنەکان کە بۆ لیژنەی تایبەت بۆ لێپرسینەوە لەو بابەتە. بەڵێ بەڕێز حاکم سیروان ئەنجومەنی دادوەری لە وەڵامی ئێوەدا تۆمەتبارتان دەکات بە دروستکردنی تەکەتور لە دژی سەرۆکی دادگای هەڵچوونەوەی گەرمیان کەرکووک و چوونە لای حیزبەکان بۆ ئەم مەبەستە ئێوە چی دەڵێن؟ بەڵێ بەڕاستی مەسەلەی تەکەتور ینی ئەوە هەر شتێکی کەلیمێکی زۆر ناشرینەکە بەکار بێت، چکە ینی ئێمە هەردوو لامان دادوەرین، ینی برایانی داواکاری گشتی و ئێمەش هەمان دادوەرین و ئێمە کێشەمان هەبووە ئەوانە وەکو داواکاری گشتی دیارە زۆرێک لە خەڵکی ئەزانن کە ڕۆلی داواکاری گشتی دادگاکان چییە، ئەوانش لە هەموو کەیسێکە بێ وجودیان هەبێ و کێشەیان هەبووە لەگەڵ دادگای تاوانەکان کە بەڕێز سەرۆکی دادگای هەڵچوونەوە خۆی سەرۆکێتی و لەو کێشانەیە بەڕاستی ینی گویان لێ نەگیراوە و کێشیان بۆ دروست کراوە و ئەو داواکاریە و یا ئەو ڕوونکردنەوەی کە ویستویانە لەگەڵ دادگا مناقەشەی بکەن ڕێگان پێدەدراوە و ئێمەش بە هەمان شێوە کە لە وەکو دادوەر لەسەر بەو سەرۆکاتین هەمان ئەو کێشانەمان هەبووە و سەرۆکی دادگا نەیتوانیوە کێشەکان یەکلایی بکاتەوە کە بەشێکی زۆری پەیوەندی بەخۆی بووە و کەیس هەبووە یعنی بۆ نمونە وەکو باسمان کرد کە پەیوەندی بە دەستپاکیەوە هەیە و تا ئێستا فەرمانبەرێک هەیە کە 2 کەیسی دەستپاکی لەسەرە لەو دادگایانەی خۆمان ناهەڵێ بجوڵێنرێت
ینی کێشەکان هەمووی پەیوەندی بەوانەوەیە. ئێمە بەیەکەوە وەختی خۆی ئەگەر ئەوان باسی تەکەتولەکەن ئەو بەڕێزانەی ئەنجومەنی دادوەری ئێمە یەکەم جار کە داواکاریەکەمان پێشکەش کرد بە ناوی دادوەران و ئەندامانی داواکاری گشتی ئەبووە پێیان بوتی نایە ئێوە تەکەتولن ئەو سەرەتا ئەوان بە ئێمە بوتە کەوتە ئێمە وەری ناگرین بەڕۆ ئێمە تەکەتولە. بەڵام ئەوەی ئەوان ئەو بەڕێزانە کە بڕیارەکەیان دەرکردو بەرامبەر بە ئێمە ئەوانە بوو بە تەکەتول اعتیبار ناکرێت کە ئەوان خۆیان هەمویان کۆکن لەسەر ئەوەی کەوا ئەم دادوەرانی کە هەڵوێستیان گرتووە لەسەر بابەتە گشتیەکان کە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە بە مافی هاوڵاتیان بە سەربەخۆی دادگاکان بە نەزاهەتی دادگا بە ئەو کێشانەی کە هاوڵاتیان لە قورسی و لە ئەو توندی ئەو سزایانە باسی ئەەکەن کە ئەناڵێنن بەدەستیەوە کە خەڵکی ناوچەی گەرمیان ناوچەیەکی بخۆی چاوساوەیە و خاوەنی زۆر لە قوربانی و شەهید و خەڵکانێکن بەڕاستی خۆیان ینی پێویستیان بەوە هەیە کە هاوکاری بکرێن ینی ناکرێتەوە لە کەیسێکە کە مەجالیتیا لە ڕووی یاساییەوە کە ئەو گلەیانە زۆتر بۆ ئێمە هاتوۆتەوە مەجالیتیایە کە بتوانرێت حکومەکە بە شێوەیەک بێت کە ئەو زۆر لەسەر ئەو تاوانبارە نەکەوێت یا ئەوتۆمەتبارە جارێکە هەڵەیەکی یاسایی کردووە نەک بە جارێک تۆ بچی هەموو ژیانی لێ ناڕەحەت بکەی و بەڵکو بەرەو حکومێکی بنێری کە تێکەڵ بە خەڵکانێکی تر ببێت لە ناو مؤسساتی ئیسلاحی کە تاوانباری زۆر خەتەرتر و خراپتری تایە. زۆر باشە. ئەنجومەنی دادوەری دەڵێ کە سکاڵای ئەو دادوەرانە لە دژی سەرۆکی دادگایەتی هەڵچوونەوەی گەرمیان کەرکووک بەهۆی نەبوونی بنەمای یاسایی ڕەتکراوەتەوە و تۆمەتی نەشیاوان خستووەتە پاڵی. سکاڵەکە ئێوە بنەمای یاسایی هەبوو؟ دیارە ئەمە ئەو سکاڵانەی کە خستومانتە ڕوو ئێمە ناکرێتە بان لێرە باسی بکەین لەبەرەوەی ئێمە داوامان کردووە لە داواکارەکانی خۆمان لەگەڵ بەلایانی داواکاری گشتی کە لیژنەیەکی تایبەت پێک بهێنرێت و مختص بێت بۆ ئەو داواکاریانەی ئێمە کە پێشکەشمان کردووە و لەوێ یەکلایی بکرێتەوە و بەڵگە دۆکمنتەکانیشمان خستۆتە ڕوو. ئێمە 15 دادوەر کە ئەندامانی داواکاری گشتیشمان لەگەڵە سوێندمان خواردووە لەسەر خاڵ بە خاڵی ئەو یاداشتێککە پێشکەشمان کردووە. لەبەر ئەوە ناکرێت لە دادگا هەموو حکومێکە دەرئەچێ دوو شایەت لەسەر کەیسێک لە قەزێک هەبێ ئەو بەو دوو شایەتە ئەو کەسە محکوم ئەبێ و لەوانەی حکمی ئەعدامیشی بۆ دەرچێ. 15 دادوەر سوێندیان لەسەر ئەو خاڵانە خواردووە ئەو یاداشتە خواردووە ئەو سکاڵایە خواردووە کە پێشکەشیان کردووە بە ئەنجومەنی دادوەری. چۆن لێرەدا ئەمە ینی ئەبێتە سکاڵایەکی بێ بنەما یاخود چۆن ئەوترێت کە نەسەلمێنراوە. دیارە ئەوان لە مەسلەی کە تۆمەتی بێ بنەما مەبەستیان شتێکی تایبەتە کە بەڕاستی لەوانەیە ئێمە خۆمان باسمان نەکردوێت یایدا لەوانەیە ئەو برابەڕێزەی سەرپەرشتیاری دادی کۆمەڵێکی تری باس کردبێتە کە ئێمە نازانین چکە ئێمە ئاگامان لێ نییە ئەو راپۆرتەی کە بەرز کراوەتەوە بۆ سەر بۆ ئەنجومەنی دادوەری بەڕێز سەرپەرشتیاری دادی چی نووسیوە یعنی وەکو ڕێی خۆی لە دوای تحقیقاتەکە چی نووسیوە ئێمە نازانین. بەڵام ئەوانەی ئەو خاڵانەی کە ئێمە باسمان کردووە کە بەشێکیان پەیوەندی بە مەسایلی گەندەڵیەوە هەیە بەشێکیان پەیوەندی بە ئەو مەلەفاتانەوە هەیە کە تا ئێستا ماوەتەوە لە ئێوە دەستکاری ناکرێن و ئەو حکومانەی کە لە دادگایی تاوانەکان دەرئەچێ کە وکوتمان ملاحەزاتی زۆرمان لەسەری هەیە و خەڵکێکی زۆر مبتەلا بۆ پێوەی ئێمە خاڵەکانمان ئەوانەی کە باسمان کردوون کۆمەڵێشمان باس کردووە کە بۆ سەروەری دادگاکەیە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانەیە کە لە ناو دادگاکە ڕوویداوە و کەسی سەرۆکی دادگا ئێمە شتێکی بێ بنەمەمان نەوتووە. بەڵام بەداخەوە لەوێ لەبەرەوەی کە ڕێگە نادرێ هیچ کەسێک هێزدادوەرێکی بتوانێت ڕەخنە لە سەرۆکی دادگا بگرەیە لە یەکێک لە ئەندامانی ئەنجومەن بەو شێوازە ڕەت کراوەتەوە و بۆ شێوازە نایاساییەش چونکە لە یاسای ئەنجومەنی دادوەری ژمارە 23 ساڵی 2007 هیچ دقێکی یاسایی تیانیە کە ئەنجومەنی دادوەری بڕیار بدات بەبێ تەڵەب یا بەبێ ئەوەی کە شتێکی تایبەت هەبێ لەسەر گواستنەوەی دادوەران یاخود لەسەر ئیحالەکردنیان بۆ لیژنەی کاروباری دادوەران چی داواکاری گشتی زۆر باشە زۆر باشە کاک حاکم ئەگەر بە کورتی وەڵامی دو پرسیارم دەیتەوە ئەگەر هاوڵاتیەکی ئاسایی لە بەردەم یاسا ئامادە بێت و بڕیارێکی بۆ دەربکرێت لەلایەن دادوەرە بەڕێزەکانەوە دەتوانێت تەمیزی بڕیارەکەی بکاتەوە یاخود داوای تەمیزکردنەوە بکات. ئێوە کە لەلایەن ئەنجومەنی باڵای دادوەریەوە وەکو دادوەرێک یاخود وەکو ئەو دادوەرانەی کە مانتان گرتووە کۆمەڵێک ڕێکاری یاساییتان لە بەرامبەردا گیراوەتە بەر هەروەک خۆت ئاماژەت پێکرد بڕێکی گواستنەوەیە لە شوێنی کارکردنەوە بۆ شوێنێکی دیکە و
بەشێکی بڕیارەکان پەیوەندی بە هێنانە خوارەوەی پلەی دادوەرە بەڕێزەکانەوە هەیە. ئێوە لە ئێستادا داواکاریتان چیە؟ دەتوانن تەمیزیان بڕیارانە بکەنەوە؟ بەڵێو کوڕێکار یاسای ئێمە توانین تەمیزی بڕیارەکە بکەینەوە، هەرچەندە یاسای دادوەری خۆمان سوڵتەی قەفایی باس لەوە ناکات کە ئەم بڕیارانە چۆن تاعنی لێ ئەدرێت و ڕخنی لێ ئەگیرێت، مەسمان تاعنکردنە لە بڕیارەکە. بەڵام سابقە هەیە لە ئەنجومەی دادوەری کە پێشتر کە ئەو جۆرە بڕیارانە لە دەستەی گشتی دادگای تەمیز ئەکرێ تانەی لێ بدرێت. ئەویش وەکو باسم کرد دەقێکی یاسایی ڕوون نییە لە ناو یاساکەدا کە باس لەوە بکات. و داواکاریەکانیشمان ئێمە کە ئێستا مانمان گرتووە لەسەر ئەوەی کەوا ئەو ئیجراتانەی کە ئەنجومەی دادوەری گرتوویەتێ بەربەڕاستی کە بەداخەوە لە وەڵامەکەی خۆیاندا زۆر باسی هەموو شتەکانیان نەکردووە، ئەوە ئەبێ هەڵوەشێنرێتەوە چکە لە بەرەوەی نایاساییە و داواکارین کە ئێمە پێداگری ئەەکەین لەسەر ئەو خاڵانی کە لە یادداشتەکەدا باسمان کردووە لە پێناوی چاکسازی لە سیستەمی قەزایی و چاکسازی بە تایبەتی لە ئیستێنافی سەرۆکاتی ئیستێنافی گەرمیان ئێمە بەردەوامین لەسەری و ئەبێ لیژنەیەکی تایبەت بێت و لیژنەیەکی بێلایەن بێت بۆ لێکۆڵینەوە لەو خاڵانە و دواتر کەسی مقەسر دیاری بکرێت و پێ یاساش مامەڵەی لەگەڵا بکرێت و ئێمە داواکارەکانمان داواکاری گشتین و بۆ چاکسازیە لە دادگاکان و بە ئەو معاناتەیە کە ئێمە هەمانە بە عام و خەڵکی شەیەتی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز حاکم سیروان خدر کە تام کاتە لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی.